وەزارەتی تەندروستی حکوومەت یارەمی کوردستان ئاشکرای کرد کەوا ئامادەکاریان دەست پێ کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی شەپۆلێکی تری کۆرۆنا کە چاوەڕوان دەکەن لە چەند مانگی داهاتوو ڕوو لە هەرێمی کوردستان بکات. وەزیری تەندروستی حکوومەت یارەمی کوردستان دەڵێت هەرچەندە جەخت لە خۆپارێزی دەکەینەوە بەڵام پێشبینی دەکەین لە چەند مانگی داهاتوو ئامارەکانی توشبوون لە هەرێمی کوردستان ڕوولاڵکشان بکەن. هیوادارین کە هاوڵاتیان بە جدیەت وەربگرن ئەم دۆخە لەسەر هەموو جیان هەیە ئەم دۆخە دەبێمان هەوڵ دەین تێیپەڕێنین اینجا هۆزارەکە ئێمە لەو ڕوانگەیە بووە ئەمە بەردەوام گوتمان لە داهاتوو لە مانکانی داهاتوو مەترسی هەڵکشانێشتر هەیە ئەو چەماوەیە بەرز بێتەوە بەڵام تەسەورمان نەدەکرەوەی لە عێراق هات لە ماوەی 10 ڕۆژدا دەبڵ بێتەوە بۆیە هۆزاریەکەمان داوە کە ئەگەر و پێشبینیەکە ڕەنگە زووتریش بێت. هەر لە چوارچێوەی ئامادەکاریانی وەزارەتی تەندروستی ئەنجامی داون ڕێکخراوی پرۆگرامی گەشە پێدانی سەربەنەتەوە یەکگرتووەکان کە بە UNDP ناسراوە تا ئێستا نزیکەی 3 ملیۆن دۆلاری تەرخان کردووە بۆ دابینکردنی پێداویستیە تەندروستیەکان و دروستکردنی نەخۆشخانە لە هەرێمی کوردستان. بەڕێوەبەری ناوەندی هاوبەشی هەمانگی قەیرانەکانیش دەڵێت لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەسەر هێڵن بۆ ئەوەی لە زووترین کاتدا و نەخۆشخانانە تەواو بکرێن کە تایبەتن بە وەرگرتنی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا و چاودێری چڕ. ئێستا UNDP هاوکارێکی باش بووە لە دابینکردنی هەم کەلوپەل و هەم نۆژەنکردنەوە یا دروستکردنی بەشی تایبەت بۆ ناخۆشانی کڕۆنا لە پارێزگای دۆک و لە هەولێری شرێکەوتن و کراوە کە هاوکارمان بن لە تەواوکردنی ئەو نەخۆشخانەی تایبەت بە کڕۆنا کە لە وەعرکەیە تاکو ئێستا باش بووە بەڵام ئەگەر بەراوردیش بکەین بە ساڵانی ڕابردوو ینی هەر هاوکاری دەعم لە بۆ عێراق بە شوێکی بەرچاو کەم بوویتەوە بەڵام تاکو ئێستاش بەردەوام. لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا وەزارەتی تەندروستی دەست دەکات بە هەمانگی زیاتر لەگەڵ ڕێکخراوەکانی سەربەنەتەوە یەکگرتووەکان بۆ دابینکردنی کەرەستەی تەندروستی و تەواوکردنی نەخۆشخانەکان لە هەولێر بۆ چاودێری چڕ و دابینکردنی پێداویستی پزیشکی ڕوبەڕوونەوەی کۆرۆنا بۆ پارێزگاکانی دهۆک و سلێمانی و هەڵەبجە. ڕێناس عەلی، کوردستان 24 هەولێر.